کەمپینی خەڵک و چین و توێژەکانی قەزای خورماڵە بۆ کوردانی ڕۆژاوا. سەرپەرشتیارانی کەمپینەکە داوا لە خەڵکی ناوچەکە دەکەن بە گەرم و گوڕیەوە بەدەم کەمپینەکەوە بێن. چێوەیمە کە دوێ ڕوێنئی کەمپینەمای ئەعلانکردن پێما و 5 ڕوا چێوە داوا کرد تەمام و هەورامەکە خوڕماڵی و شارە زووری و منتیقە وێمە کە بەشداری کەمپینیەکەرا وەروانەی وی مازانمێ گرمە ئاوارەی مامانم لێرە کاتێککە هاوکاری ماپیاما وە چند ڕۆشی بینمێ وەروانەی برایە ڕۆژاوای شەڵات ڕۆشێ بە بەدەم کەمپینەکەمانەوە بێن کە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوامە بێ و ئەوەی پێیانەکرێت لە 250 بێ بە لایانی مادی بێت لە 1000 دینار هەر شتێ بێت لە توانە تا بێ بۆ برایان خوشکانمان لە ڕۆژاوای کوردستان زۆرە لەم کاتەیە بە خواردن بێ جلوبەرگ بێ پێخەف و سەرین و هەر شتێک بێ ینی ئەوەی پێویست بێ بۆ ئینسانیەت لە ئێستا ئەمە پێویستمانە بە ئەمانەتەوە لیان وەرەگرین و ئەنگەینی لە شوێنی خۆیان لە ڕۆژاوای کوردستان. کەمپینەکە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام دەبێت. پارە، خۆراک، پێداویستی ڕۆژانە و جلوبەرێک کۆ دەکرێتەوە و دواتر دەگەێنرێتە کوردانی ڕۆژاوا کە ئێستا لە بارودۆخێکی خراپی ژیاندان. هەر کەسێکمان لە شوێنی خۆیەوە بە بڕێکی کەبیش لە پێداویستی بەشدار بین ڕێگەیەکی باشمان گرتووەتە بەر کارێکی چاکە بۆ دنیا و بۆ قیامەتیشمان. بەڕاستی هاوڵاتیان بەگشتی ئەبێت ئەمڕۆ نانەکەی خۆیان بکەن بە دوو بەشەوە بەشێکی خۆیان بیخۆن و بەشێکی تری بنێرن بۆ برایانمان لە ڕۆژەوە. ئێمە ئەگەر ئەمڕۆ یەک دەست و یەک هەڵوێست و یەک شیعار نەبین ئەی سبەی دوژمنانمان ئەتوان بە ئاسانی بەسەرمان نازاڵ. ئێمە ئەبێ پشتیوانی ئەو برایانامان بکەن چونکای پێویستیان بە ئێمە هەیە ئیسە لێیان قۆماوە. ئێمە وەکو کوردێک پێویستە لە ئەرکی سەرشانی هەمومانە یارمەتیان بۆ کۆکەین و پێشکەشیان بکەن وی بێن بۆیان. کوردانی باشووری کوردستان دەڵێن کەمپینی کۆکردنەوەی هاوکاری و کۆمەک دەربڕینی هەڵوێستی کوردایەتیە و هاوکات بارکێکی ئاینی و مرۆیی دەزانن کە لەم ساتەدا کوردانی ڕۆژاوا لە بەردەمی هەرچ و داگیرکاری و ئاوارەییدان و پێویستە هەمووان پشتیوانیان بن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خورماڵ.